ئێمە وەکو کارمەندانی نەخۆشخانەی ڕزگاری داواکاریمان ئەوەیە لە بۆ سەرۆکی هەرێم، لە بۆ سەرۆکی حکوومەت، لە بۆ سەرۆکی پەرلەمان، بۆ وەزیری تەندروستی، بۆ داواکاری گشتی بابەتی ئێمە یعنی نامانەوێت وەزعەکەی تێک بدەین، مانگرتن ڕابگەێنین، بەڵام داواکاریەکانی ئێمە ڕوون و ئاشکرایە. نزیکەی سەروی 500 کارمەندێ لە داوام دەکا بەرکەوتە ڕاستەخۆی هەیە لەگە نەخۆش بە هەموو کارمەندەکانەوە کە لێرە لە پرزگای ڕابگرە هەتا دەگاتە نهۆمی پێنجەم و شەشەم. داواکاریەکانمان ڕوون و ئاشکرایە. ئەو مکافەیە کە هاتیە لە بۆ مەبلەغەکە لە بۆ مەجموعە شەخسەشی دانرایە تقریبا لەو 100 کەسەی لەوانەیە هەر 20 کەسیش کەمتری مستحق بی کە ئەو پارەی وەربگری بەرکەوتەی هەبی و ماندی بووبی. لۆیە ئەمە داواکاریەکانمان پێشکەش کردیا و مای 24 کاتژمێر دەدەین بە ئەوانەی بەرپرسانی نەخۆشخانە و بەرپرسانی تەندروستی ئەگەر ئەوان بەدەم داواکاریەکانی منێنەوە ئەو بڕەپارەی کە لە بۆوان دابین کرایە لە بۆ کارمەندەکانی کەش بە هەمان ژمارە ینی بە هەمان عەدەدی ئەو مەبلەغە پارەیە دابین نەکرێ ئەمە بەڕاستی ناتوانین داوام بکەین، هەڵوێستمان دەبی.